ئەم پەخشانە شارەش لە بەرهەمەکانی مامۆستا تالیب سێسێنانی ئەکەینە باڵای بەرزی شەهیدان بە ناوی نەورۆزی ڕەش. نەورۆزی ئەم ساڵ خەمگین و ماتە، دوور لە جەژنانە و شەعر و خەڵاتە، دوکان و دەریگا گشتا خراوە، قورعانی مزگەوت بێناسی ماوە، کاتێ ئێوارە تاریک و ڕوونە، دراوسی هاڵان سەردان و چوونە، دەست لە ناو چێشت و پار و دەقوتە، شوان لە گەڕانە خاوە لەرمووکە، ویژدانی مرد و کەڵبەی ژەهراوی، خۆی بۆ ئاسمانی سێوسێنان هاوی، لە دەرگا و گۆڵان گشت و پیاوە، کەف لە دەمیانە و هەندێک خنکاوە، مناڵی ساوە لە ناو دەسلاسە، چاودار شقیوە و بێناسیە ماوە، دێهاتەکانی چواردە ورسانی، هاتنە هاوارمان بە دڵگرانی، هەموویان پۆل پۆل شەهیدیان هەڵگرت بۆ گۆڕستانی، خۆیان بەڕێکرد گۆڕیان بۆ ئاگرین هەر ساڵی جارێ، گەر وەکو تەرزە بوون لە ببارێ، ئێسان و خوێنیان چەکی دەسمانە، ئەیکەی بە چاوی داگیرکەرانە، کێ داگیرکەر بێ و گەر بچەوسێنێ، دەبێ بارگاکەی زوو هەڵدەکێنێ، کێ داگیر Holiday